سڵاوتان لێبێت بەڕێزان کارزان عوسمانم لە ستودیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانم بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. پرسیاری گرنگ بۆ ئێستا ئەوەیە، زانم بۆ هەمووتان موچەیە، موچە بڕیاری دابەشکردنی لێدراوە و لە ڕۆژی هەینیەوە دەست بە دابەشکردنی موچە دەکرێت، بەڵام لە پاش هێرشەکانی شەوی ڕابردووی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر ئیسرائیل ئەم پرسیارە دەبێت بێ بە تایتڵ بۆی کە بەڕاست جەنگ دەستی پێکردووە، چونکە ئێستا ئیسرائیل هەڕەشەی وەڵامدانەوە دەکا بە کۆماری ئیسلامی ئێران. کۆماری ئیسلامی ئێرانیش دەڵێ کە هەر هێرشێکە بێ ئێمە بێ وەڵامدانانیشین. ئەمە ئەو چاوەڕوانیە بوو کە لە ماوەی ڕابردوودا و بە دیاریکراوی لە پاش کوشتنی ئیسماعیل هەنیە لە ناو پارانی پایتەختی ئێراندا هەموو چاوەڕوانەکانەوە بوو کە ئاخۆ ئێران جوڵە دەکا بە ئاراستەی ئیسرائیل و وەڵام دەداتەوانێ. جۆرێک لە بێدەنگی هەبوو، لە خامۆشی هەبوو تا گەیشتە سەر ئەوەی کە لە لوبنان بینیمان. ئێران ئێستا کەوتە وەڵامدانەوە. دەمەوێت بزانم لە پاش ئەمە چی؟ ئیسرائیل وەڵامی توندی دەبێ بەم هێرشانە. وشەوی ڕابردوو لە ناو کۆشکی سپیدا کۆبوونەوەیەکی گرنگ ئەنجام درراوە. دەمەوێت بزانم کە دەرەنجامی ئەو کۆبوونەوە چی دەبێت؟ وازەحە ئەمریکا و بەشێک لە وڵاتانی غەرب بەگشتی دەڵێن کە پشتیوانی لە ئیسرائیل دەکەین بۆ هەر هێرشێک. ئێمە هاوپەیمانی ئەوین، ئێمە لەگەڵ ئەوین، ئێمە هاوکاری ئەو دەکەین بۆ وەڵامدانەوە. بەڵام دەمەوێت بزانم دەگاتە ئەوەی کە جەنگ ببینین بەواتای جەنگ، ئەوەی شەوی ڕابردوو دەستپێکی ئەوە بوو یان نا وەڵامدانەوەیەک بوو کە پێویست بوو کۆماری ئیسلامی ئێران ئەنجامی بدا. چونکە ئەو قسەیەشمان گوێ لێ دەبێ بەڕاستی. ئەمەی ڕوودەدا لە نێوانی ئێران و ئیسرائیلدا بەڕێکەوتن و لێکتێگەیشتنە جۆرێکە لە سیناریۆ. جا وایە یان نا ئەوە جێ دێڵم بۆ میوانەکانم گفتوگۆی دەکەین، بەڵام تەسەوورێکە کە ئیش دەکا لە ناو بەشێک لە چاودێران و بەشێک لە خەڵک کە پێی وایە جۆرێک لە ڕێکەوتن و لێکتێگەیشتن هەیە، نەک تەنیا بۆ دو وڵات، بەڵکو پێیان وایە فراوانترە ئەمریکا، ئیسرائیل، ئێران تێگەیشتن و ئاگاداریان هەیە لەو هێرش و وەڵامدانەوانی بە یەکی دەدەن. بەرحاڵ من گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکانم دکتۆر ڕێبوار فەتاح نووسەر ڕاستەوخۆ لە لەندەنەوە لەگەڵمان دەبێت. زۆر سوپاس دەکەم دکتۆر ڕێبوار، هەروەها عەبدولقادر هەرکی توێژەری ئەمنی و استراتیژی نێودەوڵەتی جەنابیان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبن. سوپاسدانەکەمە کۆمیشە بەڕێزانێ وەش دەرفەتان هەیە، وەڵام بە یان هەر پرسیارێک دەینووسن من وەڵامتان بۆ وەردەگرمەوە لە میوانەکانم لەسەر تەوەری بەرنامەکە بە دڵنیایەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە لایڤی بەرنامەکە دەرفەتان هەیە بۆ ئەوەی کۆمنت و سەرنجەکانی خۆتان بۆ من بنووسن. کاک عەبدولقادر لە جەنابتەوە دەست پێ دەکەم، ڕوخسەت لە دکتۆر ڕێبوار وەردەگرم، پێم بڵێ ئەوەی کە شەوی ڕابردوو ڕوویدا و هەڕەشەکانی ئیسرائیل ئاماژەیە بۆ دەستپێکردنی جەنگ. دەمەوێت جارێ وەڵامی دکتۆر ڕێبواریش بزانم. دکتۆر دیسان سوپاس بۆ جەنابیشت. ینی لە شەوی ڕابردەوە من زۆرەوە دەبینم، ینی ئەمڕۆ خەڵک لە مستەوای بەرزدا کە چاودێر و متابعە بۆ دۆخەکە جیا لە هاوڵاتیش کە حتمەنەوە پرسیاری کردووە. ئەم هێرشانە هێرشی کاریگەر نەبوون، وەکو دەڵێ موشەکەکان نەدەگەیشتە عەرز، تەنیا جۆرێک بوو لە عەرزی عەزەڵات و ناردنی هەندێک مەسج و پەیام، وەکو ئەوەی کاک عەبدولقادریش باسی کرد. هێرشی جدی بوو بۆ سەر ئیسرائیلەوەی کۆماری ئیسلامی ئێران. دکتۆر ڕێبوار، ینی بە بۆچوونی من هێرشی جدی ئەبێت چی بێت؟ ینی بەڕاستی چاوەڕوانەکە کە ئێران ئەو توانایی نەبێ بتوانێت پێکەوە 200 موشک بنێ بە ئیسرائیلەوە. ئەوەی من تێشی بگەم و لە پشتی پەردەوە بیخوێنمەوە بەڕاستی ئێران کاریگەر بووە. ئەبێ بیرمان نەچێ خۆ کاریگەری ئەو موشەکانە لەوان نییە جێگەیەک لە بڵین لە ئیسرائیل بڕوخێن. دکتۆر ڕێک ڕەنگە تێبینەکە بۆ خەڵکی ژەوە بوو بێ، بۆچی کاولکاری بە دوای خۆیان نەهێنا؟ بۆ نەمابینی کۆمەڵێک بینای گەورە و زەبەلاح لە ئیسرائیل بڕوخێ لە تەل ئەبیب ئاگری گەورە ببینین؟ ڕەنگە ئەم تەسەورە بێ کە لەسەر جدیبوون و ناجدیبوونی هێرشەکە. بڵێ ڕاستە، ئینجا گرفتی خەڵکی ئاسایی ئەوەیە ئەوێت ڕوخان ببینێت، بەڵام ڕوخانی ئیسرائیل بەڕاستی لەوان نییە کە بینایە بڕوخێ، کە فڕۆکەخانەیە پسووتێ، کە شارێک گڕ بگرێن. نەخێر،
ئەو موشەکانی کە ئێران یان حوسیەکان یان حیزب الله ئەینێ بە ئیسرائیلەوە ژیان لە ئیسرائیل زۆر سەخت دەکات. یەکەم ئیسرائیل ئەبێ پارەیەکی زۆر خەرج بکە لە ئاسایشی نێوخۆیان. جگەلەوە هاتوچۆ بۆ ئیسرائیل زۆر زەحمەتەکە، شکۆی ئیسرائیل ئەشکێنێ. یعنی ئێستا ئیسرائیل ئەوەی من ئاگادار بم ڕەنگە یەکێ بێ لە گرانترین وڵات لە جیهانە لەوە کە هێزی کڕینی خەڵک زۆر لاواز بووە. تاکەی ئیسرائیل ئەتوانێ پارە و پوڵ لەم شەڕە خەرج بکات، بەڕاستی ئەویان جارێ دیار نییە، بەڵام جەنگێکی هێزگار گرانە لەسەر ئیسرائیل. ینی منێ خوێنمەوە لە سۆشەل میدیا زۆر کەس بەڵێ ئەمە هیچ نییە وای کردووە و ئێران ناگاتە و مەسەلەن کاری کات تێردانێنەوەانە، بەڵام بەڕاستی ئەو زەرەرەی کە ئێرانە یا لە ئیسرائیل یانە موشەکانی کە ئەنرێن بە ئیسرائیلەوە ئیسرائیل زەرەرەکە زۆر لەوە قوڵترە کە خەڵکی ساکارتەیەەکە. ینی ئەگەر ئیسرائیل نەتوانێت بە ئاسانی هاتوچۆ بکات لە ناو ئیسرائیلێک نەتوانێت بە ئاسانی لە ناو ئیسرائیل خۆیان هاتوچۆ بکات، ئەگەر نرخی کاڵا لە ئیسرائیلە ئەمەngە بەرز بێتەوە کەس نەتوانێت هیچ بکرێ، ئەگەر هەموو کوڕوکچێکە بەیەکەوە ئەچن بۆی کاتێکی خۆش بەسەربەرن یەکی چەکێکی ڕەشاشیان بەدەستەوە بێ، ئەمە ژیان نییە. سەختی ژیان لەوایە. ڕاستە ئیسرائیل ئەتوانێت لەکوێی ئێرانە بێوێت جێگەیەک بڕوخێنێ، لەکوێیە بێوێت تەلەکۆمیونیکیشن بووە، نازانم فڕۆکەخانە بووە، بینای زۆر گرنگ بووە، بەڵام بەنسبەت ئێرانەوە بەڕاستیەوە شتێکی زۆر گەورە نییە. بەڵام بەنسبەت ئیسرائیلەوە کە وڵاتێکی زۆر بچووکە موشک بگاتە ئیسرائیل زۆر کاریگەرە. یعنی جاری پێشوو لە کوشتنی هانیا بەیەکەوە لەگەڵ کاک عەبدولقادر و خۆش لەم پرۆگراما بووین، یعنی کۆمەڵێ شت ڕوویاوە لە دوای ئەوە. دوێنێ سێ شت بەلایەنی کەمەوە سێ شت ڕوویاوە لە دوای ئەو موشکبارانەی ئێرانەوە. یەکێکیانەوەیە کە سەرۆک وەزیرانی بەریتانیا دوێنێ زۆر تند قسەی بەرامبەر بە ئێران کرد. نەتەنیاهو بۆ یەکەم جارە من گوێم لێ بێت کە داوا لە خەڵکی ئێران بکات ڕژێمەکە لابرن. بەڕاستی ئەوە کوتومت بوشی باوکی بەبیرهێنامەوە کە داوای لە خەڵکی عێراق کرد ڕژێمی سەدام حوسێن لابرن وەلای بخەن. جگە لەوە ئەو کۆبوونەوە گرنگەش کە ئێستا لە وایت هاوسەیە کە کراوە ئەنجامەکانی نییە، ئەوەش کۆبوونەوەیەکی زۆر گرنگە. یعنی ئەمە کۆمەڵێک گۆڕانکاریە. ئەگەر ئێران کاریگەر نەبوو بێت ئەم کۆبوونەوەانە نەدەکرا. ئەبێ شتێکی کەشمان بیر نەچێ بەڕاستی. ینی ئەمڕۆ جیهان دوو بەشە. ڕاستە ئەمان ڕەنگە توانای چەک و تەقەمەنی ئێرانیان تا ڕادەیەکی زۆر سنووردار کرده بێ، بەڵام ئەبێ ئەو بەرەی کە چین و رووسیا لەگەڵ ئێرانە ئەبێ ئەوەمان بیر نەچێت. باشە مەبەستم بوو لەسەر یعنی پەیامەکە ئەوەندە جددی بووە، هێرشەکە ئەوەندە جددی بووە کە ڕەنگە عاقیبەت و داهاتووی ڕژێمی ئێستا یان قیادەی ئێستای کۆماری ئیسلامی ئێران بخاتە بەردەم مەترسی گۆڕانکاری گەورە، چونکە زۆر دەمێکە ئەو قسەیە دەکرێت ویستێکەیە بۆ گۆڕانکاری ئەوە ئەمریکا و غەرب بەدەستیان پێوە گرتووە نایانەوێ ئەمە ڕوو بدا ئێستا لە ئێراندا. بۆ وەڵامی پرسیارەکە ئەبێ دووشت لە بەرچاو بگرین. باش ینی لابردنی ڕژێمی ئیسلامی ئێران وەک ئەوەی کە لە عێراق کرا هەرگیز ڕوو نایات، چونکە ئێران وڵاتێکی هێزگار گەورەیە، چونکە ئەو گەڕە لاوژەیە کە لە ئێرانە دروست دەبێت بەچی کۆنتترۆڵەکرێ، مەگەر ئایەتوڵا خومینێکی کە لە فەرەنساوە پەروەردە بکەن و بهێنەوە دیار ئێستا و زەمانەش نەماوە. بەڵام ئەوەی من بمەوێت ئەیانەوێت هیچ نەبێ هەندێ لایەن لە ناو دەسەڵاتی ئێرانە بێتە پێشەوە، لایەنە بێ کە توانای گفتوگۆیە بێ، لایەنێک بێ بتوانێت لەگەڵ ئەوروپا و ئەمریکا دابنووسێ. ینی ڕەنگە بۆ جۆرێک لە کۆمپرمایز یان لە جۆرێک لە بڵین
هاوتایی بگەڕێن لە بینی هێشتنەوەی ڕژێمی ئیسلامی و ڕوخانیانە. ئەوەی بناگاداربوونەوەی بزانە نازانم ئیسرائیل نیەتی چییە، بەڵام ئەوروپا و بەریتانیا و ئەمریکا ئەو نیەتیان نییە کە بە شەو ڕۆژێک ڕژێمی ئیسلامی ئێران لەناوبەرن. باشە کەواتە دواتر گفتوگۆ لەسەر کۆبوونەوە گرنگەکەی کۆشکی سپی دەکەین. دکتۆر ڕێبار دێمەوەلات دکتۆر ڕێبار هەر بۆ ئەو پرسیارێک کە کردم یانیەوەی کە جۆرێک لە ڕێکەوتن و ئیتیفاق بێ چیرۆکی سەیرمان جۆ لێ دەبێ، ینی بۆ نمونە وەڵا ئێران ڕێکەوتنی کردووە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیسرائیل و توانە ئێوە هێوا شێواژ دەتوانن تەسفی ئەو هێزانە بکەن کە وەلایان بۆ کۆماری ئیسلامی ئێران هەیە لە بەرامبەردا ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بپارێزن. جا ڕەنگە ئەمە بەشێکی پەیوەندی بە تیۆری مەئامرە و نەوعێک لە بیرکردنەوە و تێڕوانی هەیە حتمەن. لێرەوە دەپرسم ینی کە هەمان پرسیار کە لە کاک عەبدولقادرم کرد، ڕێکەوتن و یەکتر ئاگادارکردنەوە هەیە لەم ڕووداوانەی کە یان لەم هێرشانی ڕوودەدەن بۆ سەر یەکتر؟ یعنی زۆر وابزانم کاک عەبدولقادر لایەنێکی باس کرد ئەوەی کە لە ڕێی وڵاتی سێهەمەوە و لە ڕێی هەندێک کەناڵی دیبلۆماسیەوە ڕەنگە هەندێک لێ تێگەیشتن هەبێ، بەڵام زۆربەی ئەوەی کە بڵین بەڵەنسی سیاسی و سەربازی ڕاگرێ بەڕاستی توانای وڵاتە، ئەگەر مەسەن توانای ئیسرائیل زانراوە ئێران ڕەنگە لە سنوورێ زیاتر تێنەپەڕێ، سنوورێ زیاتر نەشکێنێ. جیهان جۆرێک لە بەڵەنسی هەیە، جۆرێک لە ڕێسای هەیە کە لەو سنوورە زۆرتر تێنابڕن. بەڵام وەکو کە عەبدولقادریش فەرمووی مەسەن ئێران نەتنیاهو لەگەڵ ئێران دانانیشێت چونکە ئەو بۆ ئەو بەڕاستی خۆکوشتنێکی سیاسیە. بەڕەنگە ئەمریکەکان بۆ نمونە حکوومەتی عێراق ئاگادار بکەنەوە کە حەشتی شعبی شتێکی وانەکایان ئێران ئاگادار بێت لەوە زیاتر تێنەپەڕێ. بڕوا ناکەم لەوە زیاتر تێپەڕی بێت گفتوگوی نێوان ناگاتە ئەوەی بڵێ ئیسرائیل بڵێەوە ئێم فلان شوێن و فلان شوێن بۆردومانەکەین یان فلان سەرکردە و فلان سەرکردە ئاکوژین. حتمما بڕوا ناکەم. ڕەنگە بۆ نمونە جیاوازە ئەگەر ئیسرائیل لەگەڵ ئەمریکا ڕەنگە ئەمریکا ئاگای لە هەندێک شتی ئیسرائیلە بێ، هەرچەنگە لەو چەند ڕووداوای پێشوە ئەمریکاڵێ بە هیچ جۆرە ئاگادار نەبووین. ئەوەش ڕێی تێچێت چونکە ئیسرائیل هەندێک شت بە ئاسایشی نیشتیمانی خۆی ئەزانێ، بە مافی خۆی ئەزانێت کە کەس هیچ لایەنێک ئاگادار نکاتەوە. هەر دوێنێ سەرێک وەزیرانی بەریتانیاش ئەوەی جارێکی تر دووبارە کردەوە کە ئیسرائیل هەموو مافێکی هەیە داکۆشی لە خۆی لە ئاسەلێشی هاوڵاتیانی بکات. دکتۆر زۆر بە کورتی دەمووی سەرنجت لەسەرەوە بزانم کە لەگەڵ کاک عەبدولقادریش گفتوگۆمان کرد. هەرێمی کوردستان لەم شەڕە لەم جەنگە ئەگەر دەستی پێکردووە پریشکی بەردەکەوێ؟ بڕوا ناکەم، بەڵام ڕەنگە ئێران لە هەولێر بدات چونکە ئێران ڕاست بێ یا هەڵا قەناعەتی بەوە هەیە ئیسرائیل لە هەرێمی کوردستانە، بیابان نەڵێم لە هەرێمی کوردستانە لە زۆنی زەردا چالاکە، هەروەها ئەمریکا و وڵاتانی کە هاوکاری ئیسرائیلن سەفارەتی زۆر گەورەیان هەیە و چالاکی سەربازیان هەیە لە زۆنی زەردا. ڕەنگە ئێران وەکو پێشتریش دیومانە، بەڕاستی مشتێکی تازە ناڵێم، وەکو پێشتریش دیومانە ڕەنگە هەندێک جێگە بکاتە ئامانج کە دیارە بۆ هەرێمی کوردستان زۆ خراپە چونکە کاریگەری لەسەر باری واز لە خەڵک بێنە کۆمەڵایەتی و سایکۆلۆجیوانە، بەڵام کاریگەرە بێ لەسەر باری ئابووری هەرێمی کوردستان. دکتۆر ڕێبار فەتاح زۆر سپاس بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ لە لەندەنەوە میوانی تاوتێ بووی. کاک عەبدولقادر ئەرکی سوپاس بۆ جەنابیشت، ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی تاوتێ بووی. ئازانێ ناخوی سپاس بۆ ئێوەش تا بەرنامێکی دیکە هەر شاد بن.